ئاوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتانداین بۆ قسەکردن لەسەر لێکەوتە ئابووری و سیاسەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران قسە لەسەر لێکەوتە ئابووریەکانی دەکەین کاریگەری ئەم جەنگە لەسەر ئابووری و وزە لەسەر هەرێمی کوردستان لەسەر عێراق لەسەر وڵاتانی عەرەبی لەسەر ناوچەکە و باز لە خەرجیەکانی جەنگیش دەکەین لە رووسیا شەو قسە لەسەرەوە دەکەین چۆن لە دۆناڵد ترامپ تێبگەین لە کاتێکێک کە هاتەوە سەر حکم یەکێک لەو بەڵێنانەی کە بە دەنگدەرانی دابوو کە شەڕەکان کۆتایی پێبێنێ و پێشتر باسی لەوە کردو کە شەڕی عێراق شەڕێکی هەڵا بوو وەقسە لەسەرەوەش دەکەین ئەم هەموو شەڕانەی کە ئەمریکا کردوویەتی لە پێناوی چیە چونکە باز لەوە دەکرێت لە تەمەنی ئەمریکا 250 ساڵە زیاتر لە 129 ساڵ لە شەڕدا بووە هەروە لێکەوتەی ئەم شەڕە فاکتەری بڵێن رووسیا و چین لێکەوتی لەسەر داهاتووی ناوچەکە ئەم پرسان لەگەڵارێک لە بەڕێزان کاک باوەڕجەمال سەرۆکی ڕێکخراوی ئابووری کار لە ستۆدیۆ هەروە لە هەڵە بزشەوە دکتۆر ڕۆشمەند ئاتا مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک باوەڕ بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین بەرلۆی بینە سەر کاریگەری ئەم جەنگە لەسەر عێراق و هەرێمی کوردستان ئەگەر بەڕێز شیکنوێکمان بۆ بکەی بۆ خەرجی جەنگ ئەم جەنگە چ خەرجێکی لەسەر ئەمریکا و ئیسرائیل هەیە کامڕۆ 16 ڕۆژە بەردەوامە بەڵێ بەناوی خۆی گەورە کاک حەکیم سڵاو لە بەڕێزت لە کۆی بینەران و بیسەرانمان لە هەر کوێیەکەن وەک دیارە ئەتوانین بڵێن جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ڕۆژ بە ڕۆژ درێژەی کێشاوە و خەرجی و تێچووی ئەم جەنگە لەسەر ئەو وڵاتانە بە بەرداوامی و چرکە بە چرکە زیاد دەکات هەندێک لەو راپۆرتە پەیوەندیدارانە بە خەرجی جەنگ ئاماژیان بۆ داوە کە لە هەر چرکەیەکدا لە هەر سانیەیەکدا ئەمریکا و ئیسرائیل نزیکەی $12,000 خەرجی جەنگیانە واتە ڕۆژانە زیاتر لە $1 ملیار تێچووی ئەم جەنگەیە لەسەریان و لە سەرەتاوە ئاماژیان بۆ دابوو کە لە ماوەی 4 ڕۆژان جەنگەیەک لای دەکەنەوە بەڵام دەبینین جەنگەکە درێژی کێشاوە ئێستا هیچ گەرنتیەک نییە کە چەندی تر بەردەوام دەبێت ئەمە تێچوویکی زۆر گەورەی وەزارەتی تێچووی سەربازی ڕاستە و تێچووی سەربازی ڕاستە و خۆ لە $1 دەبێت ڕۆژانە زیاتر لە $1 ملیار هەموو کات ژمێرێک $45 ملیۆن زیاتر تێچووی ئەم جەنگەیە تەنها بۆ موشک و بۆ کەشتی و بۆ فڕۆکە و بۆ تێچووی ڕاستەوخۆی سەربازی بۆ تەقەمەنی بۆ ئەو بۆمبانەی کە ئەمریکا و ئیسرائیل دەیتەقێنن لە ناوچەکەدا ئەمە تێچووی جەنگە کە هەندێک راپۆرتی جیاوازی ژمێریاری و راپۆرتە پەیوەندیدارەکانی ناوەندەکانی لێکۆڵینەوە و توێژینەوە ئاماژیان بەم ژمارانە داوە و بەردەوام تێچووەکە لەسەر ئەمریکا و ئیسرائیل زیادەکە پێشنیارێک کراوە لەلایەن وەزارەتی بەرگری و راپۆرتێک ئامادە کراوە کە بەڕاستی منم بەیانی خوێندبووە پێشبینیەوەی کردووە لە ڕۆژانی ئایندەدا تێچووی ئەم جەنگە و پێداویستیەکانی وەزارەتی بەرگری بۆ 50 ملیار بەڵێ ئەمریکا بۆ $50 ملیار بەرز ببێتەوە بۆی ئەماتوانین بڵێن ژمارەیەکی زۆر گەورەیە لە خەرجی جەنگدا تێچووی ڕاستە و خۆی جیا لەو تێچووە زۆرانە یان با بڵێن ئەو هەڵاوسان و زیانە زۆرانەی دیکەی ئابووری کە بەسەر کەرتە جیاوازەکانەکەەوە دەزانێت بە ناڕاستە و خۆ بڵین بە شێوەیەکیش لەسەر بازاڕە دارەیەکان لەسەر کەرتی فڕۆکەوانی وزە نەوت پێشبینی کراوە چەند بێت بەڵێ زیانەکان زۆرن بازاڕە دارایەکان ئاماژە بۆ دەدەن زیاتر لە $3 تریلیۆن زیان بەر بازاڕە دارایەکان گەیشتووە زیانەکانی ناڕاستە و خۆی جەنگ زۆر زیاترە لەو تێچووی کە ڕاستە و خۆ سرف کراوە لە جەنگدا بۆی ئەمانە ژمارەی گەورن بۆ نمونە باسی ئەوە دەکرێت زیاتر لە $100 ملیۆن تەنها هەندێک هێڵی فڕۆکەوانی زەرەریان کردووە بۆیە تێچووی جەنگ بەڕاستە و خۆ ناڕاستە و خۆ لەحزە بە لەحزە زیادەکە دەبینین وڵاتانی کەندا و بەهۆیەوەی ناتوان هەناردەی نەوت بکەن زەرێکی زۆریان بەرکەوتووە وەک ئاماژەمان پێدا هێڵەکانی فڕۆکەوانی کەرتی گەشتیاری کەرتی خانوبەرە و عقار و ئیستیسمار و هەموو ئەم پرۆژانە کە ئەتوانین بڵین وڵاتانی کەندا و تێدا زۆر بەهێز بوون زیانی گەورەی ناڕاستە و خۆی جەنگیان بەرکەوتووە و چرکە بە چرکە زیاد دەکات لە چەندی پرۆگرامی تر کاک حەکیم ئاماژەمان پێداوە ئێران زۆر ژیرانە دەستی برد بۆ ئەوەی کە زیانی با بڵین هەڵاوسانی ئابووری لە ناوچەکەدا دروست بکە ئەم جەنگە بەرە و ئاقارێکی جەنگی ئابووری بەرێ بۆیە ئەتوانین بڵین کارتێکی ئابووری و چەکێکی بەکاردێن ئێستا جگە لە چەکی سەرباز چەکی ئابووری باڵە چەکی ئابووری زۆر گەورەترە لەو چەکە سەربازیانی بەکارهێنرێ لەبەرەوەی ئەگەر تۆ کاتێک دوو مەقاعدی ئەسکەری لە بەرامبەریەکە لەگەڵ پاسەوانەکان و سەربازەکان و مەقاعد ئەسکەریەکان لە جەنگدابن لێکەوتەکانی تەنها بۆ مەقاعدە بێ بەڵام جەنگی ئابووری لەسەر کۆی ناوچەکە لەسەر تاک بە تاکی هاوڵاتیان کاریگەری بەجێ دەهێڵێ بۆی
بۆیە ئەم جەنگە فراوانبوونی بۆ جەنگی ئابووری کە هەر لە سەرەتاشەوە بەشێکی زۆری ویستی ئەمریکا ئەم جەنگە جەنگێکی ئابووری بووە لە بەرەوەی دەزانێت ئێران یەکێکە لە هەناردەکارە گەورەکانی نەوت لە ناوچەکەدا وە کڕیاری گەوری ئەم نەوتی ئێرانیش چینەکە یەکێکە لە ڕکابەرە سەرسەختەکانی ئەمریکا و جەمسەرێکی گەنگی ئابووری نەوت لە سەرنرخی نێوت قسە دەکەین چەند زیادی کردەوە بەراورد پێش جەنگەکە دێنە سەر هەرێمی عێراق دواتر کاکتۆر هۆشمەند جەنابیش بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەمڕۆ 16 ڕۆژە جەنگەکە بەردەوامە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر خوێندنەوەی بۆ ترامپ سەرتا دوایی دێنە سەر لێکەوتەکانیش لەسەر ناوچەکە بۆچی ترامپ هاتنەوە شەڕەوە لە کاتێکە پێشتر بڵێن لە بانگەشی هەڵبژاردننی خۆیدا بەڵێندا بوو کە ئاشتی بەدی بێنێ ئەو شەڕانەی کە لە جیهانان کۆتاییان پێبێنێ باسی لەو کرد و شەڕی ئوکران لە ماوەی 24 کاتژمێر کۆتایی پێدێنێ بەڵام ئێستا چۆتە جەنگێکی بڵێن نوێوە هەوکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ سڵاوکاک حەکیم کاتتان باش ڕاستیەکەی مەسەلەی بەشداریکردنی دۆناڵد ترامپ لە دەستپێکردنی ئەو هەڵمەتەی ئێستا کە ئیسرائیل و ئەمریکا بە ماوەی 16 ڕۆژ دەستیان پێکردو دژی ئێران بڕیارێکی کتوپڕ و بریارێکی شخصی نییە کە پەیوەندی بە شخصی سەرۆکی ئەمریکاوە هەبێ ئەگەر چی لەوانەیە کەسایەتی دۆناڵد ترامپ کاریگەری هەبێ بەڵام بڕیارەکان بریارێکی استراتیژیە و پەیوەندی بە پەیوەندیە مێژوویە دوور درێژەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەیە. ئەنی کۆماری ئیسلامی ئێران لەو کاتێکە دەسەڵاتی بۆ گەیتووە لە ساڵی 1970 ماوەی 47 ساڵی ڕابردووە پەیوەندیەکانی بە کۆمەڵە گوێزگەی ڕاز و نوشێوە تێپەڕیونەکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە کۆمەڵەیە گوێزگایە گەشتە حاڵاتی ڕوبەڕووبوونەوە هەندێک جار گەشتە حاڵاتی دانوستان و گفتوگۆ لەسەر بەرنامە تۆپیەکەی هەندێک جار گەشتە حاڵەتی لێکتێگەشتنی باش بەڵام هەموو خۆناغەکانی گفتوگۆ لێکتێگەشتنە ئیسرائیلێک بوو لەو فاکتەرانەی کە نەیهێشتووە پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران ئاسایی بنەوە یانی تۆکە بکرێتەوە بۆ مێژوو لە بیداتی نەوەدەکان سەردەمی جۆرج بۆشی باوک و دوای سەردەمی محەممەد خاتەمی و دواتر لە سەردەمی حەسەن ڕۆحانی کە لەگەڵ ئۆبامایە ڕێکەوتنامەی JCPOA واژۆکرا دوای باتنە سەرکاری دۆناڵد ترامپ لە خولی یەکەمی 2016 کاری یەکەمی ئەوە بوو کە ئەو ڕێکەوتنامەیەی کە بە ڕێکەوتنامی پێنجکۆیەک ناسرا بوو دڕاندی یعنی ئەمە دەرخەری ئەوەیە کە دۆناڵد ترامپ وەکو شخصی خۆی و پارتی کۆماریەکان وەکو ڕوتێکی تایبەت لە سیاسەتی خارجی ئەمریکا و کۆی گشتی دامەزراوەی منزومەی سیاسی لە ئەمریکا لە ئێستاە هەلومەرجێکی نوێی بۆ دروست بووە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست کە ئەویش بارگاویە بۆ دۆخەی کە ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبر ناوێتی ئاراوە کە خۆی دەبینێتەوە لە گۆڕانکاری لە باڵانسی هێزە هەرێمیەکان ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەمەش کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئەمریکا ئەم قۆناغە بە قۆناغێکی گونجاو بزانێت بۆ وەی ڕاستەوخۆ دەسوەردانی سەربازی دژی کۆماری ئیسلامی ئێران بکات بە ئامانجی لاوازکردن و بردنناوەی خۆی یان ئەگەر بکرێت و بۆیان بگونجێت بۆ ئارمانجی گۆڕانکاری لە ڕژەمە سیاسەکەیە. باشە کاکتۆر بەڕێز دەڵی ترامپ وەکو شەخص ڕۆڵی نییە چونکە باز دەو دەکرێت کە بڵین ڕەزامەندی کۆنگرێسی بۆ وەرنەگیراوە ناوی ناوە ئۆپەراسیۆن ناوینە ناوە جەنگ ئینجان دێک راپرسی باز لە ناوخۆی ئەمریکا راپرسی CNN هەبوو کە بڵین لە 160 خەڵک زیاتر دژی ئەم جەنگە بێ خودی وەکو شخصی سەرۆک بڵین سەرۆکی ئەمریکا ڕۆڵی نەبووە؟ خۆی بەتاکید ئەدمینیستریشن ئەو ئیداری کە لەسەر دەسەڵاتە بە حکمی ئەوەی کە بەشێکی زۆری دەسەڵات دەستی سەرۆکدایە ئەگەر چی لەوێت لە ئەمریکا تا ڕادەیەک نظامەکە بە جۆرێک دروست کراوە پێی دەستوری ئەمریکی باڵانسێک دروست کراوە لە بینی کۆنگرێس و لە بینی کۆشکی سپیا بەڵام واقعان نانی کۆشکی سپی و ئیدارەکی کۆشکی سپی و بەڕاستی بە تایبەتیش کە کەسایەتی وەکو دۆناڵد ترامپ بە کەسایەتێکی بەهێزیەیە زاڵە بەسەر بڕیاری سیاسی دەرەوەی وڵات. ئەم ئۆپراسیۆنە جیاوازە لە جەنگەکانی کە بوون منە جەنگی عێراق 2023 یان جەنگی ئەفغانستان لە 2001 ئەمانە ئۆپراسیۆنی گەورە بوون و هێزی مەیدانی هێزەکانی مارێنز یعنی قەبارەیەکی گەورەتر بودجەیەکی زەبەلاحتر ئەجەندایەکی گەورەتر ئامادەکاری زیاتر و پلان و پرۆژەیەکی تۆکمە و ڕوون بۆ دروستکردنەوە و بنیادنانەوەی ژێرخانی ئابووری و سیاسی وڵاتانە هەبوو بەڵام ئەمە ئۆپراسیۆنە جیاوازە یعنی گە بەراورد دیکەم بە پلانی داگیرکردنی عێراق بە داگیرکردنی ئەفغانستان جیاوازە ئەمە ئۆپراسیۆنێکی تایبەتە کە
درێژکراوەی ئۆپەراسیۆنەکەی پێشووە کە ئەوەی ئیسرائیل و ئێران بوو ناڕاستە خۆ ئەمریکاکان پێشداریان تیا کرد ئۆپەراسیۆنیان بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی بەکارهێنانی هێزی ئاسمانیەوە بەشدارە بەڵام هیچ پلانێکی نییە کە هێزی زەمینی بەشدار پێ بکات و هیچ پلانێکی نییە کە دەستکاری جمگە سەرچەکانی دەسەڵاتی سیاسی لە ئێران بکات. ئەمە ژوای کردووە کە ترامپ ڕێگری لەمپەرێکی ئۆتۆی لە بەردەمان نەبێ ناوخۆی ئەمریکا و لەوانەیە پەیوەندی بەوە هەبێت کە چەند هەفتەی ئایندیشی پێ درابێت تاوەکو ئەوەندەی دۆخەکە بکات بە ئاقالێکا کە لە بەژۆندێ باڵاکانی ئەمریکا بشکێتەوە کە خۆی بینێتەوە لەوەی کە ئێران بەرنامە ئەتۆمیەکەی بە تەواوەتی سازشی لەسەر بکەوە نایبەرێت و توانە موشەکی و درۆنی و بالیستیکەکانی ئێران پاشەکشە پێ بکرێت و لە هەمان کاتە ئەو پرۆکسیانی کە ئێران لە وڵاتی ناوەڕاست دروستی کردوون لاواز بکرێن و ئێران ئەوی خۆیان لایان لێناوە تەسلیم بوونی بێمەرج بە بێمەرج تەسلیم بێ و بکرێتەوە بەڕووی دنیا و بکرێتەوە بەڕووی ئەمریکا و پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە ئەمە شتەیە کە ئەمریکەکان بە دوای ئاگەڕێن. بەڵێ دێمەوە خزمەتت کاکتۆر کاک باوەڕ سەبارەت بە کاریگەری ئەم جەنگە لەسەر نرخی نەوت کاریگەری زۆری هەبوو بڵین پێشتر کەمتر بوو لە $70 ئێستا بڵین چەندی زیاد کردووە بەراورد بە پێش جەنگەکە وە کاریگەر لەسەر وڵاتان چیە لەسەر وڵاتانی ئەوروپا بە تایبەت بڵێ. بەڵێ وەک دیارە پێش جەنگەکە نەود نرخی لە نزیکەی $67 بوو بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان تا نزیکەی $120 وەرز بوو ئێستا لە $100 بۆ $104 نرخی نەوت $30 بۆ بەرمیلێک زیاتر زیاد کردووە. بەڵێ ئەمە یەکێک بوو لەو بەرزبوونەوە زۆر خێرانی کە لە چەند ساڵی ڕابردوودا تووشمان نەبوو بوو نەمان بینی بووە ژمارانە بۆیە بەرزبوونەوەیکی زۆر خێرا بووە کاریگەری هەیە لەسەر بەرز تەمان لە هەموو دنیادا کە لە میدیاکان و قسەی لەسەر دەکرێت باسی نەوت دەکرێت بەڵام بێگومان غازی شێل و هەروە هەموو کردەکانی تر بە شێوەیەکی گشتی وەک ئاماژەمان پێدا زیانی گەورەی بەڵێ نرخی غازیش لە تەواوی ئەوروپاشە ئێستا نرخی غاز بەرز بۆتەوە و فرسەتێکی زۆر باشی داوە بە رووسیا کە هاوپەیمانێکی ئێرانە بتوانێت بەشێکی کورتێنانی کەرتی وزە لە دنیادا پڕ بکاتەوە ئەو سوودێکی زۆری هەیە بۆ رووسیا لە هەمان کاتیشا بە جۆرێک لە جۆرەکان لە بەرەوەی عێراقی ئاماژەی بۆ داڵێ رووسیا و چین یارمەتی سەربازی و سیاسی و تەنانەت ئابووریشمان دەدەن بۆیە ئەوانە یاریدەدەرن بۆ ئێران لە هەموو کایەکانە کە بە شێوەیەک بتوانن دامی مالی بکەن لە ئەوروپاشا بەرزبوونەوەی نرخی غاز و بنزین هاتوۆتە ئاراوە تێچووی کارەبا لە ئەوروپادا بەرز بۆتەوە تەنانەت لە ئەفریقادا یعنی وڵاتە ئەفریقەکانی ئێستا بەروبوومێکی زۆری کشتتوکاڵیان هەیە بەهۆی داخستنی هەڵی فرەکوانی کەندا و کە جۆرێک لە ترانزیێتی نێوان ئەفریقا وڵاتانی ئەوروپای ڕێکداخست کاریگەری گەورەی لەسەر ئەفریقا بەجێهێشتووە ناتوانن بەروبووم و سەوزە و بەرهەمە کشتتوکاڵیەکانیان هەناردەی دەرەوە بکەن بۆیە وەک ئاماژەمان پێدا بە شێوەیەکی گشتی لە هەموو کردەکان و لە هەموو لایەنەکان و زیانی زۆر گەوری بەسوەکو ئەوروپا بۆچی لە جەنگی ئۆکرانی هەر زیانی بەرکەوت بڵین رووسیا بەشێک لە غازەکەی لە سەرکەم کردەوە اینجا جەنگی ئێران هەر زیانمەندە بۆ ئەوان. بەڵێ ئەوە دەست خۆش بە خاڵێکی زۆر گرنگ بوو تەبان ئێمە بەسەر ئەم هەڵاوسانی کە ئێستا دروست بووە بەسەر دوو هەڵاوسانی دیکە داهاتوە کەیکیان بریتی بوو لە سەردەمی کۆرۆنا و یەکێکی دیکەیان بریتی بوو لە جەنگی رووسیا و ئۆکرانیا بۆیە ئەمانە ئەتوانم بڵێم لە ڕوانگە ئابوووریەکەیەوە ئەوەندە خەرجی زیادەکە ئەوەندە هەڵاوسان زیادەکە بیرکردنەوەی چینوێ دێنێتە ئاراوە بەرامبەر سیاسەتی ئەمریکا و بە تایبەت خودی ترامپ و دواتر نەتانیاهۆ کە گلەیەکی زۆریان لەلایەن کۆمپانیەکانەوە لەلایەن وڵاتە ئەوروپیەکانەوە لەلایەن وڵاتانی کەنداوە دێتە سەر لە بروی هەڵاوسانی بۆ دروست کردوون ئەمە هەر ئەمەیە بۆتە هۆکارێک ئێمە بڵین کارتی فشاری ئابووری ئێران کە دەستی بۆ بەر جەنگی ئابووری جەنگێکی سەرکەوتو بوو لە بەروی ئەوروپا بەرگێم تەزەخومە ناگرێت یعنی ڕۆژ بە ڕۆژ لێکەوتەکانی لەسەر تاچێکی ئەوروپی هەتا کۆمپانیەکان و پشتی کۆمپانیەکان لە دنیادا لێکەوت و کاریگەری قورس بەجێدەیە پێ دوای هەرەوەشەکەن وڵاتانی ئەوروپا زۆر ناتونەتە ناو جەنگەکە ئەوەیە کە ئەگەر ئالۆز بێ لەکەوتەی زیاتری دەبێت لەسەر وڵاتانی ئەوروپا سەرسەرەوەی بۆچی لە جەنگی ئۆکرانیا و رووسیا ئەوەندە نرخی نەوت بەرز نەبەوە بۆ لە ئێران ئەوەندە بەرزەوە پەیوەندی بەچیەوەیە فاکتەری ئالۆزکردنی ناوچەکەی گەروی هورموزە چیە بەڵێ گەروی هورموز کاریگەریکی گەورەی هەبووە لە بەروی لە نزیکەی لە 125 کۆی نەوتی ناوچەکە لە ڕێگەی گەروی هورموزەوە دەگوازرێتەوە یعنی بە ئاوە بڵێن داخستنی گەروی هورموز بۆ خۆی بابەتێکە هێرشکردنە سەر خارکیش بەجیا لێکەوتەکانی بابەتێکە و کۆی جەنگەکە بە تەنیا بابەتێکە کاتێک ئەگەر تەنها جەنگ لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکادا هەبووایە بە جۆرێک لێکەوتەی ئابووری دەبوو
کە دیت دەستەبەی بۆ هەندێک کارتی دیکەی وەکو داخستنی گەروی هورموز جۆری زیان و لێکەوتەکان لەسەر ناوچەکە و لەسەر کەرتە جیاوازەکان دەگۆڕێت لە بروی لە سا 25 کۆی گواستنەوەی وزە لە گەروی هورموزەوەیە وارووا پەینی کیمیایی بە ڕێژەیەکی زۆری بەهۆی داخستنی گەروی هورموزەوە ئێستا هەڵاوسانی لەسەر بەڵێ گۆگرت کبریت ئەمانە لە سەدا 60 کۆی گۆگردی ئەو ناوچەیە لە ڕێگەی گەروی هورموزەوە دەگوازرێتەوە هەموو ئەمانە هۆکارە بۆ ئەوەی بەڕاستی هەڵاوسان دروست بکە کە ئێستا بەری کەوتوین بۆ نمونە کاتێک ئەمریکا دێ هێرش دەکاتە سەر خارک لە سەتانەوەی کۆی نەوتی ئێران لەو دوورگەیەوە دەگوازرێتەوە ئەمە بووە بە جەنگێکی زۆر فراوانی ئابووری و ئەو دەوڵەتانە بەدڵنایەوە من لە زۆربەی راپۆرتەکان بەڕاستی خوێندومەتەوە کە نیگەرانیەکی گەورە ئێستا دروست بووە و ناڕزایەتیکی زۆر گەورە دروست بووە لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیلیا کە دەست پێشخەریان کردووە لەم بابەتەدا بوونەتە هۆکاری دروستبوونی هەڵاوسانە ئابووریە بۆی ئەمە ناڕزایەتیکی دروست کردووە هەندێک لە وڵاتانە وەگەوەی لە میدیاجییانەکانە دەیبینیت ناوێرن بەرامبەر ئەمریکا بە ئاشکرا ئەم ناڕزایەتیان نیشان بدەن لەبەر مەترسیەکانی سیاسەتی ترامپ ناتوانن بە ئاشکرا بڵێن ئێمە ئەم زیانە ئابووریە بەهۆی ئەمریکاوە بووە بەڵام بەدڵنایەوە ڕۆژ بە ڕۆژ قسەی نوێ دێتە ئاراوە و گوێمان لە بڕیاری نوێ دەبێت و ئەگەر ببینی لە جەنگی 12 ڕۆژەدا ئەمریکا ئاماژەی بۆدا خودی ترامپوتی ئێمە کۆتاییمان بە وەبەرهێنانی ئەتۆم هێناوە لە ئێران ئێ باش ئێستا تۆ هاتوویتە تۆ جارێکی ترەڵی ئێمە ناڵێ ئێران ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی لە جەنگی 12 ڕۆژەدا تۆ وتت کۆتاییم پێهێناوی ئەنی ئەمە لەگەڵ ڕێزم بۆ بینەران کە پێوترێت درۆکانی ترامپ ئێستا بووە بەیەکێک لەو بابەتانی کە توێژینەوەی لەسەر دەکرێت و ڕاپرسی لەسەر کۆ دەکرێتەوە کە تا چەند متمانەت بە قسەی ترامپەیە بۆی ئەم سیاسەتە ئاڵۆزە زیانێکی زۆر دەدات لە کەرتی ئابووری دۆخی ئابووری پێویستی بە ئیستقراریەت و بە هێمنی و بە ئاشتی و بە تێگەیشتن و بەکرانەوەیە خزمەت کاگی زۆر هەشمەدەوی خزمەت بەرز سەبارەت بە شەڕی ئەمریکا کاک باوەڕباسی مەسەلەی ئابووری کرد بڵێن بۆ هەژمونە چونکە من راپۆرتێکم خوێندەوە باز دەوە کە ئەمریکا بڵێن تەمەنی 250 ساڵە لەو ماوەیەدا 129 ساڵ لە شەردا بووە جا شەڕی ناوخۆیی بێ ئۆپەراسیۆن بێ و شەڕە درێژکانەکانی 6 بۆ 7 ساڵە لەو بڵێن لەو ماوەیەدا ئەنی دەیەوێت لە ڕێی بڵێن شەڕەوە جەنگەوە هەژمونی خۆی پسەپێنێ خۆی کاک حەکیم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زلهێزە و تاکە زلهێزی جیهانیشە ئێمە کە تەماشە بکەین سیستەمی جیهانی لە دوای کۆتایی هاتنی جەنگی ساردەوە سیستەمێکی تاکجەمسەریە و تاکجەمسەر و زلهێزیش سوپەرپاوەریش تەبیعەتی تایبەتی خۆی هەیە بیرکردنەوەی جیاوازی خۆی هەیە یعنی ئەوەی کە پێوترێ سەیطرە بەسەر جیهانە هەیمەنەکردن بەسەر جیهانە ئەمە تەبیعەتی زلهێزەکانە و زلهێزەکان نایانەوێت هیچ شوێنێک ڕکابەریان بۆ دروست بێت کە ڕۆژێک لە ڕۆژان تەحەدی دەسەڵات و هێز و پارە و ئابووری و ئەسکەریان بکات ئێمە دەزانین وکو باسم کرد لە 1970 کۆماری ئیسلامی ئێران لێرەدا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆتە لەمپەرێک لە بەردەم پرۆژەی ئەمریکیە و بۆتە خەتەرێک بۆ سەر ئیسرائیل ینی بەردەوام لە ئێران دروشمی مەرگبەر ئەمریکا و مەرگبەر ئیسرائیل وتراوەتەوە سەرکردەکانی ئێران ناشاردوەتەوە کە ئیسرائیل مافی هەبوونی لەسەر زەوی نیە و ئیسرائیل پێویستە لە ناو بچێت بۆیە ئەمە ترسێکی گەورەی لە لای کۆمەلگەی ئیسرائیلی و جوولەکە دروست کردووە کە ئەگەر ئێرانەکان دەستیان بگات بە وزەی ئەتۆم خەتەرێکی گەورەی وجودی لەسەر دەوڵەتی ئیسرائیل و لەسەر کۆمەلگای جوولەکە لە فەڵەستین دروست دەکات و ئەمریکاش بە هەمان شێوە دەبینێت کە ئێران لە سەرەتای دەست بەکاربوونیەوە ئەم ڕژێمەوە پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران تێکشون ئەوە بوو باڵەستخانی ئەمریکا داگیر کرا کارمەندەکانی بماوەی 444 ڕۆژێک و بارمتەڵ گیران لەو کاتەوە پەیوەندەکانی ئەم دوو وڵاتە پەیوەندی دیپلۆماسیەکانیان نەماوە و بە پێشەوانەوە جەنگی نوێنەرایەتی و جەنگی نیابەتیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ کردووە لە جەنگی ناوخۆی لوبنانەوە بیگرە هەتاوەکو ئێستا لە عێراق و لە سووریا و لە لوبنان و دیسان و لە یەمەن و لە ناوچەکەەوە دوجان دەیبینینەوە بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پێی وایە لە ئێستاە ئێران کاتیەوە هاتووە کە لاواز بکرێ یان گۆڕانکاری تیا بکرێ بۆچی چونکە بیرمان نەچێ سیستەمی نوێی جیهانی بەرەو ئاقارێکی تازە دەڕوات
و هەندێک لە تێورسێن و لە ئەوانەی کە لە مەجای جیۆپۆلیتیکە ئیشەکەن پێیان وایە چیتر ئەم نیزامە جیهانی لەسەر دروستکراوە دوای جەنگی جیهانی دووهەم و بەتایبەت دوای جەنگی سارد چیتر ڕەوایی نییە ناتوانێت بەردەوام بێ و جیهان لە بەردەم ژانێکی نوێی لەدایکبوونی سیستەمێکی نوێی جیهانیایە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لە بەردەم هەرەسێنانی ئەو نۆرمانین کە کۆمەلگای نێودەوڵەتی دروستی کرد لە دوای جەنگی جیهانی دووهەم کە ئەوش خۆی بینێتەوە لە یاسای نێودەوڵەتی خۆی بینێتەوە لە ئەنجومەنی ئاسایش خۆی بینێتەوە لە نەتەوەی گرتوەکان خۆی دەبینێتەوە لەو دام و دەستگای نێودەوڵەتیانەی کە لە ماوەی دەیان ساڵی ڕابردووە کۆمەلگای نێودەوڵەتی دروستی کردووە بۆ ڕێخستنی پەیوەندیە سیاسیەکان نێودەوڵەتان و بۆ ئەوەی فەوزا و ئاژا و پشێوی لە نێوان دەوڵەتەکانە هەڵبگرێت بەڵام ئێمە دەبینین لە چەند ساڵی ڕابردووە بەچوی خۆمان بە ئاشکرا بینیمان کە نەتەوەی گرتوەکان پاشەکشەی کردووە ئەنجومەنی ئاسایش لاواز بووە چیتر وڵاتە جلهێزەکان ناتوان پێکەوە قەرارێک دەرکەن کە بتوان ئاشتی بۆ بەرقەرار بکەن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بتوانن ئاشتی بەرقەرار بکەن بۆ جیهان و ئەمە خۆی دەبینێتەوە لەوەی کە لە مەسەلەی غەزای بینیمان چەندین جار ئەنجومەنی ئاسایش ویستی بڕیارێکدا بۆ ڕاگررتنی شەر بەڵام بە ڤیتۆی ئەمریکان نەیتوانی ئەو قەرارە بدا یان لە قەیرانی سووریا چەندین جار ئەمریکا وڵاتانی ئەوروپا هەوڵیاندا کە رووسیا ناچار بکەن کە شەڕی ڕووس سووریا ڕابگرێت بە شارەسەد ناچار بکەن کە پاشەکشە بکات بەڵام بۆی ڤیتۆی رووسیا نەیتوانی بۆیە ئەمە خۆی دەبینێتەوە لەوەی کە بەڕاستی چیتر ئەم نظامی کە دروست کراوە لەوانەیە بەرگەر نەگرێت و لەوانەیە ئەم جەنگەی کە ئێستا دۆناڵد ترەمپ دژی ئێران پێوەوی کردووە لەوانەیە ئەگەر لێکۆتەکانی ئەگەر بێت و ئەمریکا سەرکەوتو نەبێت لەم ئۆپراسیۆنەیە هەیمەنەی ئەمریکی و وجودی ئەمریکی لە بەردەم تاقیکردنەوەی گەورەیە بۆیە ئەمە وا دەکات کە ئەمریکا زۆر مستیل بێ لەسەر سەرکەوتن و زۆر مستیل بێ لەسەر ئەوەی کە ئێرانەکان پاشەکشە پێ بکات چونکە بیرمانەچی ئێران بریتە لە هاوپەیمانی کۆمەڵێک زلهێز و کۆمەڵێک هێزی ناوچەیی کە خۆی دەبینێتەوە لە هاوپەیمانەتی نێوان رووسیا و چین و کۆریای باکوور و ئێران و ڤەنزوێلای لە سەردەمی پێشووی مادۆرۆ و کوبا ئەم وڵاتانەی کەم لە محوەریەکان کە ئەمریکا بە محوەری مەترسی و ڕکابەری خۆی دەبینێ بۆی ئەمریکایەکان لە ڤەنزوێلاوە هاتن ڕزامەکان گۆڕی و ئێستا کار لەسەر ئێرانەکەن و دۆناڵد ترەمپ نەیشاردوەوە کە دوای ئێران کار لەسەر کوبا کات و ئێستا حالیان کوبایەکان پێم وایە لە جموژوری دانوستان و دیبلۆماسیان لەگەڵ ئەمریکا بۆیە پێم وایە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئەمریکایەکان هەوڵی سەیطرەکردنێکی نوێ بەسەر دنیا دادەن و بە تایبەتی زرکابەرە گەورەکان کە خۆی بێنێتەوە لە سین ئەزانین کە ئێمە چین لەگەڵ ئێران هاوپەیمانێکی استراتیژیان هەیە ڕێکەوتنانی 25 ساڵیان هەیە کە واژویان کردووە و لە سایە هەشتای هەناردەکردنی نەوتی ئێران بۆ چینە لە سایە هەژدەی هاوردەکردی نەوتی چین لە ئێرانەوە دێت و لە بەشێکی زۆری ئەوەی کە چینێک کرێت لە کەنداوی فارس یا کەنداوی عەرەبە و هاوردەی دەکات و بە هەملەمان کاتا ئێران پێگەیەکی زۆر میحوەری گەورەی هەیە لە پرۆژەی ڕێگای ئاوریشمی نوێی چیندا چکە ناوەڕاستی ئاسیا و ڕۆژهڵاتی ناوەڕاست پێکەوە گرێدا و لە هەمان کاتا ئێران بەهۆی ئەو حەسار و ئەو گەمار و ئابوووریانی کە لەسەرێتی نەوتەکەی ناچارە بێت بە نرخێکی کەمتر لە نرخی ئۆپێک و لە نرخی ڕاستەقینەی بازار بە چین بفرۆشێت و چینەکان لە بەرامبەرە هەندێک جار کاڵا و هەندێک جار شتیکەی پێفرۆشن کە ئەمەش دووبارە هەر لە بەژەوەندی چینەکانایە و ئەو تەکنۆلۆژیایی کە چین دابینەکات ئەو بۆ بەرهێنانی کە چین لە ژێرخانی ئابووری ئێرانە دەکات سوودێکی گەورەی چینی تایە ئێرا ئەمریکایەکان ئەمە باش دەبینن و پێم وایە بەشێکی گەورەشی بۆ ئەوەیە کە دەیانەوێت لەم ناوچەیە ڕێگە بگرن لە حزوری چین و ئەدەشانەیە بە هەمان کات ئەو نۆکەندانەی کە وزەی لێو دەڕات بۆ چین کە خۆی دەبینێتەوە لە نۆکەندی گەروی هورمز و ئەو گەروی مەلەقا لە نزیک حدودی ڕۆژهڵاتی ئاسیا لێرەوە فشار بکەنە سەر چین و ئێستا حالیان چین ناڕاستەوە خۆ ئەگەم جەکە درێژە بکێشە کاریگەری زۆری لەسەر دەبێت چکە ناوخۆیە نرخی بنزین گران بووە ئەگەر چینیەکان پێشتر زەخیرەی بنزینیان زۆر نەوتیان زۆر کردووە بەڵام ئەگەرم جەنگەکە زۆر درێژە بکێشێ هەم بەرزبوونەوەی نرخەکەی و هەمیش کاریگەری دەبێت لەسەر ڕاوەستانی ئەو مانیفاکتۆرە گەورانەی کە لەسەر بکار لەسەر پترۆکیمیاییەکەن لە چینا و لە کەنداوی عەرەبیەوە مادەخامەکان بۆ دەڕوات بۆیە ئەمانە هەمووی کۆی گشتی کاریگەری ڕاستە کاریگەری دەبێت لە دۆستەکانی ئەمریکا و کاریگەری دەبێت سەر بازاری جیهانی
بەڵام لە هەمان کاتا کاریگەریش دەبێت لەسەر چین و کاریگەری ڕاستەخۆکەی لەسەر چین دەبێت چونکە چین پێویستیکی زۆری بە وزەیە و بەشێکی زۆری ئەو وزەیەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەنداوە هاوردەی دەکات و ئەمەش ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر بەبەرهێنان چونکە خۆمان دەبینین ئابووری چین لەم چەند ساڵی کۆتاییە بەرەو لاوازبوون چووە ئەگەرچی هەر بەهێزە بەڵام گوڵتینەکە جارانی نەماوە لەوانەیە ئەم جەنگەش و ئەم گەماروانش کە ئەمریکا دروستیەکات کاریگەریەکی تری هەبێت بەخراپ لەسەر ئابووری چین ئەمە ئەوکان دایانوێت دێمەوە خزمەتت کاکتۆر سوپاس دەکەین کاک باوەڕ سەبارەت بە بڵین لێکەوتەی ئەم جەنگە لەسەر عێراق و هەرێمی کوردستان چی دەبێ لە بواری موچە ڕاوشکاری سەرۆکوەزیرانی عێراق قسەی کردبوو بزان باسی 5 ساڵی کردبوو کە 5 مانگ کێشەی موچیان نەبێ لێکەوتەکانی چین لەسەر عێراق ئێستا نادەینەوەتی ژواستاوی هەرێم و عێراق بەڵێ عێراق ڕۆژانە نزیکەی 3 ملیۆن و 200,000 بەرمیل نەوتی هەناردە دەکرد دووەم گەورەترین هەناردەکاری نەوتە لە ئۆپێک بۆیە یەکێک لە زیانە زۆر گەورەکان بەر عێراق دەکەوێت ئەگەر وڵاتانەی کەندا و هەندێک لە وڵاتانی ئەوروپا جۆرێک لە پاشەکەوت و نەختینەیەکی بەهێست و پاڵپشتێکی بانکی مرکزی خۆیانیان هەبێ عێراق لەو ڕۆژ و هەر لە قەیراندایە یعنی لە لەحزەیەکدا عێراق هەر بەبەوەی درێژە کێشانی ئەم جەنگە و هەناردە نەکردنی نەوتی عێراق بۆ دەرەوە ڕاستە و خۆ زیانەکەی بە تاک بەتاکی هاوڵاتیانی عێراقەوە دەردەکەوێت و ئێستا عێراق لە بەردەم گرفتی ئابووریدایە هەموو پاشەکەوتی عێراق دابەزی و ئێستا بۆ نزیکەی 9 ملیار دلار لە بەرامبرات جگە لەو هەموو قەرزە ناوخۆیی و سەنەدات و قەرزە خارجیانەی کە لەسەرەتی خۆ ڕاستە بەدڵنیایی ئەو ژمارانەی ئاماژەی پێدراوە بای ئەوە پارە هەیە کە 5 مانگ موچەی عێراق دابین بکرێ بەڵام لە بەرامبەر یەکسانە بە سفربوونەوەی سندوق و پاشەکەوتی عێراق بۆیە ئەمە زیانەکان و لێکەوتەکانی دەستبردن بۆ پارەی پاشەکەوت کراوی عێراق زیانەکەی زۆر گەورەترە لەوەی کە تۆ موچە نەدەی بە هاوڵاتیانی خۆت لەبەروی ئەمە جۆرێک لە داڕمانی ئابووری لە وڵاتە دێنێت بەڵێ بەدڵنایەوە درێژە کێشانی ئەم جەنگە گەورەترین وڵاتی دۆڕاوتیایدا عێراق دەبێت و تووشی کارەساتە بێت ناتوانێت بە هیچ جۆرێک خزمەت گوزاریەکانی بۆ هاوڵاتیانی خۆی قسە لەسەرەوە بوو کە لە ڕێی هەرێمەوە نەوتەکان هەناردە بکرێت باز دەکەن کە دەسەڵاتدارانی هەرێم ڕازینەوە ئێستا نەوتەکان هەناردە بکرێت هۆکارەکەی چیوە ئەمەش کاریگەری نابێت لەسەر پەیوەندی هەرێم و بەغداش کە عێراق لەم قۆناغە پێویستی بە توێ لە ڕێی بۆری نەوتی هەرێمەوە ئەو پەڕی با بتوان 700,000 بڵێن هەناردەکەن بەڵێ دیارە نەوتی هەرێمی بۆری هەرێمی کوردستان هەر دەتوانێت 700,000 بەرمیلیش ڕۆژانە لە ڕێگەی ئەو بۆریەوە هەناردە بکرێت و عێراق پێشنیاری کردو 250,000 بەرمیل نەوت هەناردە بکە جگەلەوەی هەرێم جگەلەوەی کەرکووک کە 200,000 بەرمیلە وەجگەلەوەی لەو پشکەی هەرێمشکی ئێستا بەشێکی زۆر لە کۆمپانیاکان بڕیاریان داوە کار نەکەن خۆرەوە نیە تۆ موافقەی هەناردەکردنت هەبێ ئەم کۆمپانیانش گەرنتیان دەوێت بۆی کار بکەنەوە لە کێڵگەکان و ئاستی بەرهەمێنان بگەێنەوە ئاستی پێشووی خۆی کەوە تێبینی زۆر لەسەر لە کاتەکە بینیمان هێرشکرا سەر ئەو کێڵگەی دهۆک کۆمپانیاکان بە یەکجار بڕیاریاندا لە 4 سێدا بڕیار بوو دەست بەکار بکەنەوە بەڵام بە هێرشکردنە سەر ئەو کێڵگەی دهۆک لە 5 سێدا بە شێوەیەکی گشتی هەمویان بڕیاریاندا بەرهەمهێنان ڕابگرنەوە جارێکی تر مووقیفی هەرێمی کوردستان مووقیفێکی زۆر قورسەکە چۆن موافقە بکە لەسەر هەناردەکردنی ئەم بڕە لە نەوت ئەم ڕێگریی ئێستا و ئەم لێک تێنەگەیشتنی ئێستا جیاوازە لە لێک تێنەگەیشتنێک کە لە پێش جەنگیا لە دوای جەنگ بێت لە بەروی ئێستا کەوتۆتە محوەرێکەوە مەترسی لەسەری هەیە ینی موافقە بکە نەوتی عێراق لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستانەوە بڕوە دەکرێت جارێکی تر بۆری نەوتی هەرێمی کوردستان و کێڵگە و پاڵاوگەکانی بکەونەوە بەردەم مەترسی هەڕەشەی میلیشیاکانی عێراق بەڵێ ئەو مەترسیە شەیە بەڵێ ئەو مەترسیەکی زۆر گەوهریە لەبەرەوە جێگەی هەڵوەستە لە سەرکردنە پێویستی بە دیراسەیەکی قوڵ و وەرگرتنی گەرنتیە بە تایبەت لە حکوومەتی عێراق کە سەلامەتی بۆ کێڵگەکان دابین بکات هەرێم ڕازی نابی لەبەرەوە مەترسیەیەکێک بێ لە مەترسیەکان بەڕاستی پاڵاوگەی لا نازیش کە پاڵاوگەیەکی کەرتی تایبەتەوەی بەرپرسانەویش بە ئامان گیرا بوو دانەغاز وویش کارەکانی ڕاگررت بوو کارەبای 24 کاتژمێری کەم بۆتەوە بەڵێ کارەبای 24 کاتژمێری کەم بۆتەوە بەهۆیەوەی بەرهەمێنانی غاز لە کۆرمۆر ڕاگیراوە ئەم کۆمپانیایان ئێستا بڕیاریاندا و بەرهەمێنانیان ڕابگرن و پرسیاریەوەت کرد کە بەهۆی تەنها بەهۆی ئەو هۆکارەیە تەنها هۆکارە نیە و من بەڕاستی پێشنیار دەکەم لەم کاتەدا حکوومەتی هەرێم جیا لە دیوە سیاسیەکەی من باسی ڕوانگە ئابوووریەکە یەکەم بۆ هەناردەکردنی ئەم ڕێژەیە لە نەوت
پێویستە زەمانەتێک وەربگرێ بۆ دابینکردنی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مانگەکانی ئایندەدا. ئۆکەی من ڕێگاتە دەم، بەڵام بینیمان داوایەوە کرا بوو کە چاوپۆشی بکرێت لە بەکارهێنانی سیستەمی ئەسیکۆدا یا دەستوڵاکردن بۆ دابینکردنی دۆلار بۆ بازرگانانی هەرێمی کوردستان. ئەمانەش ئیشی باشن، بەڵام ئەم شەڕ بەوە ناکرێت. لە بەرامبەر هەناردەکردنی نەوتی عێراق حەقە هەرێمی کوردستان تەنها تەمینی موچە بکە و ئەو 120 میلیارد دیناری کە داهاتی نانەوتیە لە هەرێمی کوردستانەوە دەنێردرێ بۆ عێراق ئێستا لەبەرەوەی داهاتی خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ ناتوانرێ بگەێنرێتەوە ئەو ڕێژەی جیا لەوەشکە لەلایەن حیزبە باڵا دەستەکانەوە دزیەک و قاچاقچێکی زۆر لە ناوچەکەدا دەگوزارێ، بەڵام لە ڕووی داهاتی نانەوتیەوە بەدڵنیایی و هەرێمی کوردستان ناتوانێت و عێراق خۆشی عێراق ماگانە نزیکەی 180 میلیارد دینار داهاتی نانەوتی هەبوو 2 تریلیۆن و 200 میلیارد دینار لە ساڵێکا داهاتیە بووە. ئەم داهاتەشی بەدڵنیایی و عێراقیش دادەبەزێ ئەی باشە ئەم هەموو کورتێنانە پاشەکەوتێکی عێراقەکە دەتوانێت پڕی بکاتەوە. تۆ داهاتی نانەوتی دابەزیوە، نەوت ناتوانانی بفرۆشی و کەرتەکانی گەشت و گوزار و فڕۆکەوانی و هەمووەمانە زیانی بەرکەوتووە. کەواتە ئەم کورتێنانە ئەبێ کێ پڕی بکاتەوە. ڕاستە خۆ دەستبردن بۆ نەختینەی بانکی مرکزی عێراق، قەرزکردنی وەزارەتی مالیە و حکوومەتی عێراق لە بانکی مرکزی، ئەوەش وەک چەندین جار ئاماژەمە پێداوە سووتاندنی ماڵی عێراقا بەم بڕیارە. دیمە خزمەت بەس ئێستاگەر موچەی عێراق بۆ 5 مانگ ئامادە بێ وی هەرێمیش ئامادەیە ئەگەر 120 میلیارەکە بنێر کێشینیەوە چۆن کێشانە لەبەرەوەگەر عێراق دابین کرێ هەرێمیش دابین دەکرێت گەرنتی نییە. ئەکرێ یەکێک بێ لە گرفتەکان لە ڕووی ژمارەوە بەڵێ عێراق لە بای ئەوەندەم هەیە، بەس عێراق بیان و بە هەرێمی کوردستان ناگرێت لەوەی بڵێ کە لەبەروی 4 خاڵ بۆ ئیتفاقی نێوان هەرێم و حکوومەتی فیدرال کە دەبێت نەوت لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێ 120 میلیارد دینار لە داهاتی نانوتی بخرێتە بەردەم وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال جیا لەوەی کە دەبێت خشتەی موچە و راپۆرتی مانگانە پێشکەشی وەزارەتی دارایی بکرێ. هەرێمی کوردستان نەتوانێت تحقیقی ئەم ئەهدافانە بکە چۆن موچەی بۆ دابین دەکرێت کە ئەوش پێویستی بەڕاستی بە تێگەیشتن هەیە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە کە تێگەیشتنی هەبێ بۆ دۆخە خۆ لە هەموو عێراقدا ئێستانەوە تەناردە ناکرێت بۆ دەکرێت بیان و لە ئایندەدا بە هەرێمی کوردستان بگیرێ. بۆ جارێکی تر کاک حەکیم تەکید لێ خاڵەکەمەوە زۆر گرنگە بەرپرسانی باڵای هەرێم لە کاتی موافقەی هەناردەکردنی نەوت ئەم گەرنتیە لە حکوومەتی عێراق وەرگرن، گەرنتی ئەمنی و ئابووری. سپاس دەکەم دێم و خزمەت کاک تۆرۆشمن باسی رووسیات کردووە چین بڵین هیچ ڕۆڵێکیان هەیە لەم جەنگە یاخود بڵین ئەگەر ئێران بکەوێت ئەو پرۆفیسۆرە رووسیاش ئەلێکساندەر دووگین قسەی کرده بوو دەڵێ ئەگەر ئێران بکەوێت رووسیا لە خۆرەڵاتی ناوەڕاست دادەبڕێت پردێکە و چین بڵین هیچ ڕۆڵێکیشان هەیە لەم جەنگەدا؟ خۆی ئەگەر باس لە چین بکەیان باس لە رووسیا بکەین دوو بابەتی جیای ئەگەر چی ئەم سێ وڵات هەستێکیان هاوپەیمانەتێکی تا ڕادێک لە بینیانە هەیە. خۆی بەنسبەت رووسیاوە بە تاکید یانی رووسیا ئێمە دەبینین بە گۆڕینی ڕژێمی بەشار ئەسەد هاوپەیمانێک و حەلیفێکی دوور و درێژی مێژووی خۆی دەستدا. ینی ڕووسەکان لە سەردەمی یەکێتی سۆڤێتەوە تاقە هاوپەیمانێک کە هەیان بوو بێت نظامەکەی حافظ ئەسەد بووە لە سووریا و تاکە ئەکسێسێکیشکە هەیان بێ لە دەریای ناوەڕاستە ئەوە بووە کە لە بەندەرەکانی سووریا هەیەە لە تەتروس و لازقیە. بەڵام بە گۆڕانکاری ڕژێمی سیاسی لە سووریا و هاتنە سەرکاری ڕژێمەکەی ئەم ڕژێمە نوێی ئەحمەد شەرح کە دۆستی ڕۆژئاوا و ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیلە ئەمە زۆر کاریگەری گرنگی دەبێت لەسەر پێگە و هەژمونی رووسیا ڕۆژهاتی ناوەڕاست و لە هەمان کاتا بەنسبەت ڕووسەکانەوە ئێران گرنگیکی دەڵادەبەرتری هەیە چکە ئێران بەڕاستی جوگرافیایەکی زۆر گەورە و گرنگی هەیە. ئێران ینی نیوەقاڕەیەکە کە لە باکوورەوە هاوسنوورە لە ڕووی دەریای خەزەرەوە دەریای قەزوینەوە هاوسنوور لەگەڵ رووسیا بەسێ بە دەریایی بەکەنداوی عەرەبی و بە دەریای عمانەوە. یعنی پێگەی ئێران و ڕێگرنگی ژێۆپۆلیتیکی ئێران بۆ رووسیا گرنگێکی زۆر گەورەیە و لە هەمان کاتە ئێران و رووسیا لە چەندین ساڵی ڕابردووە چەندین ڕێکەوتنامە و چەندین پەیماننامەی سەربازی ئابووری دیپلۆماسی هەماهنگگیان هەبووە و لە قەیرانی جەنگی ئۆکراینە ئێرانیەکان بە ئاشکرا پشگیری رووسیایان کردووە و هەستاون بە دابینکردنی درۆنی خۆکوش بە نرخێکی زۆر هەرزان بۆ ڕووسەکان کە ئەمەش کاریگەرێکی زۆر گەورەی لەسەر باڵانسی سەربازی لە مەیدانی جەنگا بۆ لە بەرژەوەندی ڕووسەکانە هەبووە
بوو لە بەرامبەر ڕووسەکانش بە هەمان شێوەستا و مەدابینکردنی سیستەمی بەرگری ئاسمانی بە پەرپێدانی موشکی و موشکە زیرەکانی کە ئێران هەیەی و ناوی جیاوازی فارسی و عەرەبی لە ناون کە خۆی لە ڕاستیدا بەشێکی زۆری تەکنۆلۆژیاکە تەکنۆلۆژیای ڕووسی و سینیە و موشکەکانی ئەو دوو کیشوەرن ئەو دوو وڵاتەن کاتوەنتە ئێران و ئێران ئێستا بەکاریان دەهێنە دژی لە شەڕ لەگەڵ نایارەکانیە. بۆیە بە دڵنیاییەوە ئەگەر چی لە کورد مەودایە لەوانەیە ئەم شەڕە بەرژەوەندی رووسیا هەبێ بۆ نمونە ڕووسەکان ئێستا امتیازێکیان پێدراوە کە نەوت بفرۆشن بە هەندستان بەبەدەر لەو حەساڕەی کە ئەمریکا خسووتە سەریان یان ناتۆ خسووتە سەریان و ئەمە ژوا کات کە ئاهێک بەوبەر ئابووری داتەپی رووسیا بێتەوە یانلانی کەم بەرزبوون نرخی نەوت لە بازارە لە قازانجی ڕووسەکان ئابێت بەڵام لە دوورمەودایە لە ڕووی استراتیژیەوە گۆڕانکاری لە ڕژێمی سیاسی لە ئێرانە و ئەگەر بێت و گۆڕان بکرێت ڕژێمی سیاسی ڕژێمێکی دۆستی ڕۆژئاوا بێتە سەرکار بە دڵنیاییەوە زیانێکی گەورەی استراتیژی و ئایندەیە هەم بۆ رووسیا هەم بۆ چین ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بەڵێ کاکتۆر سەبارەت بە بڵین وڵاتانی عەرەبی لەم جەنگەدا بڵێ پشکی زۆریان بەرکەوت پێ دوایە لە بەردەم چیدان نووسەرێکی بڵین بیرمەندێکی کۆیتی شەیە عەبدوڵڵا نوفەیسی قسەی کرده بوو دەڵێ ئەگەر ئێستان باردۆخە لە بەرژەوەندی وڵاتانی عەرەبی دانیە و ئەگەر ئێرانیش بکەوێ هەر لە بەرژەوەندی وڵاتانی عەرەبی دانیە لەبەرەوەی بڵین لەم ناوچەیە فەوزایەکی زۆر دروست دەبێ. خۆی ڕاستیەکەی ئێمە کردباز وڵاتانی عەرەبی بکەین وڵاتانی عەرەبی زۆرن یعنی ئێمە بسبێت دەوڵەتی عەرەبیمان هەیە بەڵام ڕاستەخۆ وڵاتانەی کە کاریگەری ئەم جەنگیان لەسەر بە شێوەیەکی بەرچاو وڵاتانی کەنداوی عەرەبین کە خۆی دەبینێتەوە لە ئیمارات و قەتەر و سعودیە و تا ڕادێک عێراق و بەحرین و کۆیت و ئەمانە کە هاوسنورن لەگەڵ ئێراندا و کاریگەرێکی زۆر ڕاستەخۆشیان هەیە لە دوو ڕۆوە لە ڕوویەکەوە کە بوونەتە مەیدانی جەنگ بەهۆی هەبوونی بنکە و بارەگای سوپای ئەمریکا لەم ناوچەیە ئێرانیەکان ئەو وڵاتانی بە ئامانج گرتووە و هێرشی کردوونەتە سەر و لە هەمان کاتان لە ڕوویەکی تریشەوە زیانی ئابووریان بەرکەوتووە چکە لە ڕوویەکەوە ناتوان نەوت هەناردە بکەن لە ڕووە گرنگەکەی ترەوە بەتایبەتی بۆ ئیمارات زۆر گرنگەکە ئیمارات بۆتە مەڵبەندی سەرەکی بازرگانی و پێکەوەبستنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و باکوور ئێستا ئەمە دەبینین کە فڕۆکەخانەکان داخراون و بەرهێنان دە وڵاتەیە وەستاوە یعنی دووبەی و ئەبوزەبی کە قیبلەی وەبەرهێنانی ڕۆژئاوایی بوون و لە ڕووی گەشتیاری و لە ڕووی بۆ ئینڤستمنتەوە ئێستا هەمووی پاشەکشەی کردووە و لەوانەیە ئەگەر جەنگەکەش بوەستێت تا ماوەیەکی زۆری پێ بچێت بۆ تا ئەوەندەی بوژانەوەی ئابووری و متمانە گەڕێتەوە بۆ بازارەکانی خلیج ئەمە کاریگەرێکی زۆر زۆر گەورەی لە ڕووی ئابووری و لە خلیج دەبێت لە ڕوویەکی ترەوە بەڕاستی کاریگەری ئەسکەری و سیاسیش ێسەریان دەبێت ینی ئەوان بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو پارێکی زۆریان داوە بەو نظامە بە دیفاعی بەرگریە ئاسمانی موشکیانەی کە کڕیوانە لە ئەمریکا و هەڵپەیمانی ڕاستەوخۆی ئەمریکا و ئیسرائیل بوون بەڵام ئەم هەماپەیمانێتی نەیتوانی بیان پارێزێ بەڕاستی سابینین ئوتێلەکانی دووبەی ڕۆژانە لە بەردەم درۆنی شاهدی ئێرانیا بە ئاماژ دەگیرێن و بازرگانی و بەرهێنان و ژێرخانە ئابوووریەکانی هەموو وڵاتانی خلیج لە بەردەم مەترسیی زۆر گەورەدایە و پاشەکشەی و بەرهێنان دەبینین ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی دێوەزمەی ئێران دێوەزمەی گەورە بوو لەسەر وڵاتانی خلیج و وڵاتانی خلیج نانتوانی ئەو توانایان نییە خۆیان پارێزن هەڵپەیمانەکانی شانۆک و پێویست نانتوانی بیان پارێزن بۆیە ئەمە لەوانەیە کاریگەریەکی زۆر قوڵی لەسەر پەیوەندیەکانی دەوڵەتانی عەرەبی بە دەوڵەتانی کەنداو لەگەڵ ئێرانە هەبێت لە داهاتووە سپاس دەکەین چونکە هەر بۆ خۆی ئێمە دەزانین کە ملبلانەیەکی مێژووی لە بینی گەلانی عەرەب و گەلی فارسا هەیە یعنی ئەم ملبلانە مێژوویە خۆی دەبینێتەوە تا سەرهەڵدانی ئیسلام و تاوەکو ئێستاژ جیابوونەوەی مەزهەبی شیعە و سوننە ئەم ناکۆکی و ڕکابەریە مێژووی هەیە پێم وایە ئەم جەنگەی ئێستاش کە هەیە ئەوەندەی تر ئەو برینەی قوڵتر کردوتەوە ئەو دوژمنایەتی و ڕکابەریەی کە لە بینی ئێران و لە بینی وڵاتانی کەنداوە هەیە و زیاتر و زیاتی کردووە. سپاس دەکەم کاکتۆر دوای دێمەوە خزمەتشت ئەگەر دەرفەتەمان هەبوو لەسەر عێراق وارێمش قسە دەکەین کاک باوەڕ سەبارەت بەوەی کە ئێستا وەزارەتی نەوتی عێراق ژڕۆنکردنەوەیەکی بڵاو کردوێتەوە دەڵێ هەرێم ئامادەنیە نەوتەکە هەناردەکە ئێمە دەمانەوێت 300,000 بەرمی نەوت هەنارد دەکەین بەڵام هەر مەرجی هەیە وەکەوەی کە بەڕێز باست کرد بە سەبارەت بە بڵین ئەمریکا خواستیەوەی هەیە گەر بۆی بوونجێ نەوتی ئێران دەستی بەسەردا برێت چکە سەبازەوە کە ئێران
وڵاتێکی دۆڵەمەندە بزەم سێمین وڵاتە لە ڕووی یەدەگینەوتەوە لە غازەوە دووەمە دوای رووسیا لەسەر ئاسی گیانی دوای ڤەنزوێلا ترامپ خواسی بۆ دروست بوو ینی بۆی کە وزەیە بێش کۆنتترۆل بکە ئەگەر بۆی ئەگەر تەماشای لێدوانەکانی بکەیت یەک دوو جار لێدوانیشی دابوو سەبارەت بەو بابەتەوە نەیشاردوێتەوە کە خواستی لەسەر سەرچاوی وزەی ئێرانیشەیە بۆ کۆنتترۆلکردنی لە ناوچەکەدا بەڵام من وا دەزانم دۆخی ڤەنزوێلا و ئێران زۆر جیاوازە یعنی تەماشا بکە ڤەنزوێلا لە لەحزەیەکدا دەچێتە سەر کۆشکی مادۆرۆ و سەرۆکی وڵات دەبات ئەمە لە ئێران تۆ دیت گەورەترین کەسایەتی سیاسی ئێران لە ناو دەبێت و بەڵام هێشتا ناتوانانی ئامانجەکانە تحقیق بکەیت بۆیە دۆخی ڤەنزوێلا و دۆخی ئێران زۆر جیاوازەوە هاوپەیمانەتی نێوان ئێران و توانای ئێران لەگەڵ رووسیا و چین ئەتوانین بۆ خۆیان بڵین جەمسەرێکی گەورەی ئابووری ناوچەکان بەتەنها بەڵام ڤەنزوێلا سوودی هەبوو بۆ پڕکردنەوەی کورتهێنانی وزەی خودی ئەمریکا ئەمەیە جیاوازیەکە بەڵام ئێران کورتهێنانی چینی پڕکردوێتەوە یەکێک لەو وڵاتانەی کە زۆر سوودمەند دەبێت لە نەوتی ئێران جەنابی دکتۆریش ئاماژەی پێدا وڵاتی چینە لێرە بەرژەوەندیەکانی چینیشەکەوێتە مەترسیەوە بۆیە بە دڵنیاییەوە چین هەراوە تەماشاکار نابێت یعنی ڕۆڵی دەبێت لە دو ساتەکانی شابێ ڕۆڵی دەبێت لە گۆڕینی باڵانسی هێز لە نێوان ئێران و ئیسرائیل ئەم شەڕ بۆ گەمارودانی چینیشە ئاگداری شەڕی گومرگی هەبوو بەڵێ بەردەوام بەربەرزکردنەوەی باجی گومرگی نێوان چین و ئەمریکا یەکێک بوو لە جەنگە ئابوووریەکانی کە ئەویش هەردیسانەوە بە دەست پێشخەری ترامپ بوو بەڵام بە دڵنیاییەوە کەوتنی ئێران کاریگەری زۆر گەورە لە ڕووی ئابوووریەوە لەسەر رووسیا و چین جێدەهێڵێت یعنی چین بەجارێک دەبێت تەسلیم ببێت کە ئەمەش زۆر خورسە بۆ وڵاتێک کە چینێکێکە لە وڵاتە زلێزەکان ئەو باسانی تەسلیم نابێت هەموو شەڕێک دەکات لەسەر مانەوەی ئێران و هەژمونی ئێران لە ناوچەکەدا باش دو پرسیام سەبارەت بەوەی کە خۆڕەڵاتی ناوەڕاست لە شوێنێکی دۆڵەمەندە باسی لۆکە سەدا چلی یەدەکی غازی گیانی لێرە بێ لە سەدا چهشتی یەدەکی نەوت لەم ناوچێوێ دۆڵەمەندە بڵین اینجا بۆ بەرهێنانیش لەمە دووە چۆن دەبێ وڵاتانی عەربی بووبنە سنتەرێک بەڕێزت باست کرد بۆ ترانزیتی کەرتی فڕۆکەوانی گواستنەوەی شتومەک و گەشتی یاران حەکیم لێکەوتەکانی ئەم جەنگە لە ئایندەدا هیچی کەمتر نابێ لەو زیانە ڕاستە خۆیانەی کە ئەمڕۆ بەرکەرتی ئیستثمار و گەشتیاری لە ناوچەکەدا کەوتووە بە دڵنیاییەوە یعنی ئیمارات یەکێک بوو لە وڵاتانەی کە زۆر شانازی دەکرد بۆی کە بوو بۆ بە ترانزیتی بازرگانی لە ناوچەکەدا بەڵام دەبینین لە لەحزەیەکدا ئەو هەموو بەرژەوەندی ئابووری و ئەو هەموو مەساڵحی لەگەڵ ئەمریکادا هەیە بەس ئەمریکا ناتوانێت تەنانەت بە زڵدجەویەک دیفاع بکات لە ئیمارات دەبینین باڵەخانەکانی ئیمارات ئێستا لە بەردەم هێرشی موشەکی و درۆندان بۆیە ئەمە ئەوەی کە وای کردبوو ئیمارات بەهێز ببێ ئەو ئەمنیەت و ئیسیقرارە بوو کە لە ئیمارات هابوو جیالەوەی هەندێک بەرژەوەندی وڵاتان لە سپیکردنەوەی پارە و چی کە بوو بە ژینگەیەکی لەبار بوویان بەڵام لێرە بەدواوە وڵاتانی کەندا و ئەو وڵاتانەنین کە ئاوا بە ئارامی تۆ بتوانی جموزۆڵی بازرگانی تیا پێش بخیت بۆیە لێکەوتەکانی لە دوای جەنگیش هیچی کەمتر نابێت لەمە ئێستا زۆر سپاس دەکەم کاکتۆر دووخولەکیش بۆ بەڕێزت کەمتر لە دووخولەک سوپاس دەکەین سەبارەت بە لێکەوتەی جەنگێک لە سەر هەرێمی مامەڵی کورد لە هەرێمی کوردستان مامەڵی کورد بڵێن چۆن دەبێ جەنگەش بەم زوانە کۆتایی پێدەی سوپاس دەکەم وەڵی کاک حەکیم پێم خۆش بوو سەر کورد قسەمان بکردایە ینی بەنسبەت باشووری کوردستانەوە ینی مامەڵەیەکی واقعیان و ڕالیستانی کردووە خۆی پاراستوە لە پزیشکی ئاگرەکە بەڵام بەنسبەت کۆی گشتی کوردبوونەوە بەنسبەت مەسەلەی کوردەوە من پێم وایە دەرفەتێکی زۆر گەورە لە بەردەم کوردایە لە هەردوو بارەکە یان ئەگەر کورد بەڕاستی لە ئێستاە وەرچەرخانێکی مێژوویە بۆ کوردەم جەنگە ینی ئێمە زانینەکە بگەڕێن بۆ مێژوو لە جەنگی چاڵدێرانەوە ڕۆژهەڵاتی کوردستان لە بندستی ئێرانە بووە هەتاوەکو ئێستا دەرفەتی وای بۆ هەڵ نەکەوتووە و پێویستە کورد بەڕاستی زۆر وریایانە و مامەڵانە مامەڵەگەڵ ئەم دۆخەیە بکات و کەسبێکی سیاسی بۆ خۆی دەسەبەر بکات ئیتر ئایا ئەو کەسبە لە ڕێی هاوپەیمانیکردن لە بەڵێ کاکتۆر بەڵکو کاکتۆر بێتەوە خوورەکێکمان مابوو کاک باوەڕ سەبارەت بە بڵین ئابوو لە سەردەمی ترامدا تووشی شەڵەژان بووە جگە لە ئاسایش دەبینین ئەو جەنگە ئابووریە هەبوو خۆشی کەسێکی بازرگانە بۆچی ئەمنیەتی گیان بەوەی ئەو جەنگانەوە تێک دەدا
هۆکارەکەی چییە؟ بەڕاستی نازانیم کێ ئەو حەقی داوەتە ترامپ ببێ بە پۆلیسی دنیا بەجارێک لە لەحزەیەکدا دەبینین باجی گومرگی بە ڕێژەیەکی زۆر گەورە بۆ هەموو وڵاتانی ئەوروپا و کەنەدا و چین بەرز دەکاتەوە دەبینین کوێی پێخۆش بێ ئەچێت هێرشی دەکاتە سەر بۆەوەی دەست بەسەر ئابووری و سەرچاو سروشتی و سەرچاوەکانی وزێدا بگرێت بۆ ئەمە مەترسێکی زۆر گەورەی زاڵبوونی هەژمونی ئەمریکا لەسەر ئابووری جیهان دەبێتە مەترسێکی زۆر گەورە کە هەموو وڵاتان دەبێت باجەکەی بدەن و لەسەری قەرزدار ببنەوە. تاکوێ ئابووری جیهان تحملی بڵێن ئەم کارانی ترام دەکە بڵێن جەنگ هەڵدەگیرسێنێ بڵێن جەنگ هەڵدەگیرسێنێ ئەوە شەڕی ئابووری هەیە دەست بەسەر دەیەوێت دەست بەسەر وزەی وڵاتانی تردا بگرێ. کاک حەکیم ئێستا ئابووری هەموو جیهان لە نەزیفایە هۆکاری سەرەکی ئەم نەزیفەش سیاسەتی ترامپ و ناتانیا هۆیە لە ناوچەکەدا بینیمان هەر لە دەستدرێژی و هێرشکاریەکانیان لە فەڵەستینەوە کە درێژ بۆتەوە ئێستا بۆ ناوچەکانی کەندا و بۆیە ئەمەی دەستیان داوەتێ جۆرێکە لە زاڵکردنی هەژمونی خۆیان لە ناوچەکەدا بە دڵنیایەوە ئێستا ئەمە نەزیفێکە جیاواز لە هەر یەکێک لەو نەزیفانەی کە وەک پێشتر ئاماژەمان پێدا لە کاتی کۆرۆنا و لە کاتی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دروست ببوو لێکەوتەکانی ئەم جەنگە ڕۆژ بەڕۆژ لە ناوچەکەدا زیاتر دەردەکەون کۆمپانیەکان زیانی گەورەیان بەردەکەوێت یعنی ئەگەر شەڕی رووسیا و ئۆکرانیا تەنها زیانی لە بەشێکی ئەوروپادا بێ لە بەرامبەر رووسیادا ئێمە لە ئێستادا لە جەنگێک داینەوە ئاماژەمان پێدا قاڕی ئاسیا و ئەفریقا کەوتۆتە بەردەم لێکەوتە ئابوووریەکانی ئەم جەنگ. زۆر سپاسەکەین کاک دکتۆر کاتمان نەما بوو برە برایم دەرفەت هەیە بۆ کورد ئەگەر تەواویکەی سوپاس دەکەم کاتیشمان نەماوە سوپاس دەکەم. کاک حەکیمە یازانە گوێ دەنگی من بێ بەڵێ لەوە کرد کە ڕاستی دۆخێکی گرنگ لە بەردەم ڕۆژهەڵاتی کوردستانایە لەوانەیە قورس بێ لە ڕووی ئابووریەوە لەوانەیە زەحمەت بێ لە ئێستاە بەڵام لە هەمان کاتدا کورد نابێ ئەم دەرفەتە زێڕینە دەست خۆی بدا نابێت ئێمە وەها ببین کە کورد دەبێت دادەستی ئیسرائیل ئەوە بابەتێکی جیاوازە بەڕاستی ئێمەقمان بە ئیسرائیلەوە نییە قەزیی کورد قەزیەکی زیندووە و قەزیەکی میلەتێکی 40 ملیۆن و قەزیەکە بەڕاستی و ڕەوایە و بە درێژای تەدان ساڵ ئێمە خەباتمان بۆ کردووە پەیوەندی بەوانەوە نییە بەڵام ئێمە مافی خۆمانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بتوانین ئەم دەرفەتە بقۆزینەوە و بەکاری بێنین لە پێناو خزمەتکردنی مافە نیشتیمانی و سیاسی و کولتوری و مێژوویەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمەش بە ڕێکەوتن و بە هەماهەنگی و بە پێکەوەیی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان چ لەم دیوچ لەو دیوەکرێت. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ڕۆشنمەند عەتا مامۆستای زانکۆ کە لە هەڵەبجە لەگەڵ مامی سوپاسیان بەدەبوون دەکەین هەروە کاک باوەڕتەمان سەرۆکی ڕێکخراوی ئابووریکار سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.